من لە 2010ەوە لە وڵاتی سوید گەڕاومەتەوە هاتوومەتە گوندی خەرپانیش کە سەدام هەمووی ڕاگوێز کردووە کەس زۆر ناچوویەوە ئەو شوێنانە ئێستا لەخوا بەزیا بگرە نیوەی ینی نیوەی زۆری ڕۆشتوتەوە بێ خانووی دروست کردووە ئەمە دوای کارەکەی من لە 2010ەوە لەوێ چوم ڕێستۆرانێکی کەبابخانەیەکی بچکۆلانەم دانا دوای چاخانەی کشم دانا دوایی وردە وای لێ هادی تری گەورە بوو ئێستا بۆتە ڕێستۆرانی ڕوونا گەورامی کەلام و شوێنێکەوە ناونیشانەکەی بدەی ژنە کەبابچێکە خەڵک گەزانێ خەڵگیێتە ئەوێ ڕوویتەیەکە لە کوردستان هەموو شارەکانەوەیەن کەبابی ڕوونا گەورامی لە هەر شوێنێ بڵێ ئەمە دەرەجە یەکی بەدەزێناوە سپاس بخوا من هەر هەوڵیشم داوە لەم مدەتی ئەم هەموو ساڵانە هەرگیز خیانەت مشتریم نەکەم خیانەت لەوە نەکەم کە کەبابەکەمی ئیمڕۆ باشە بەیانی خراپیکەم هەوڵە دەم باشتری کەم یعنی ئێمە لە ڕۆژێکا دووسێژەم خواردن دروستەکەین مەسەر جاری وایە مشتریە برنجی دێ بڕاوە ناڵێم وەڵا هیچ نەماوە بڕۆ ئەڵێم دانیشە مدەتی 20 دقەیتر من برنجی تازت بۆ پێگەێنم شلا خۆی بۆ لێنێم خۆزیە خۆی بۆ لێنێم مای خۆشحاڵیە دانیشن بە نیسەعات دانیشن بە دیارچی خواردنەکانەوە تا دروستیەکەم بۆیان ئێسش بوومەتە خاوەنی کارد و شوێنی تایبەتەمەیە بە تایبەت یەکێکیان کچەکەی خۆمە کچەکەی خۆم ئێستا هاتوۆتە دەرەوە ئەوی ژەر وەکو من خاوەنکارە ئەوە مای خۆشحاڵیە بۆ من کە ژن ببینم بە ئازادانە خاوەنی گیرفانی خۆی بێ ئێمە مەوجاری دووەمە دێنێرە لە هەولێرە هاتوین و بەڕاستی جێگەیەکی دڵگیرە دڵڕفێنە خۆمان بە خۆشحاڵ زین کە ساڵانە دەبێت هەر جارێک لێرە ئامادەبین ئەم جاریان دایکم بۆ خاڵم باسی کە دەوێت دەچنە ناوەی ئەو چێشخانەیە لەم چێشخانەیە ترەوە خاڵشم وتی دەبێت هەر بڕۆین دوێنەکە بە تەمای سەفەری شوێنیش کە بووم لەبەر ئێرە تاجیمان کە گەڕاینەوە بۆ ئێرە خاڵم زۆر پێی خۆشە خواردنەکانیشیانی زۆر بەدڵ بوو جێگەیەکی زۆر خۆشە بێزگەلەوەی کە ئەم شوێنە وەکو مەتەعامێک با بڵێن شوێنی خواردنی هەیە ئەم شوێنە باخچەکەی لە هەمووی خۆشترە شوێنێکی دڵڕفێنە شوێنێکی دڵگیرە فێنکە کە شەواکەی زۆر لەبارە بۆیە سەردانی ئێرە دەکەین وەفدی وڵاتە ئەوروپیەکان زۆریان هاتووە ئیتالیا فەڕەنسا هەر بەرشیف لامە سین لامە مەشەل ئیتالیا و سین و فەڕەنسا و ئەمانە سوید ئەڵمانیا چەندین وەزیر هاتووە چەندین کەسی ڕۆشنبیر هاتووە مەزەر خالقی گیانی خواردنی ئێمە نەبێ کە بێتە هەورامان ناخەوە چەند جار هات بێتە هەورامان بە خۆی و گروپەکەیەوە لە لای ئێمە نانی خواردووە زۆر مایە خۆشحاڵیە لە داهاتوە من پێم خۆشە نەگەورەتری بکەم شوێنەکان من ئەگەر حکوومەت کۆمەکم بکە باشتری ئەەکەم شوێنەکانە باشتر ئەەکەم لەبەرەوێ من باوەڕم بە بڕوای خۆم هەیە کە من ئەمەوێ ژنێک بم چەندین ژنی تر لەسەر دەستی من پێیان بگەێن و بیان خەمە ناو کۆمەلگاکەوە ناو بازارەکەەوە کە چی بکەن